بینەران و بیسەرانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە ئەم کاتتان باش. ئەمڕۆ ئێمە لە شاری کۆڵنی ئەڵمان لە منتەقەی مولهایم ئاکسیۆنێک بەڕێوە دەبین بە هاوکاری 5 حزبی سیاسی کوردستان کە کۆمەڵە سازمانی کوردستانی حزبی کۆمونیستی ئێران یەکێک لەم ئەحزابەیە. کۆماری ئیسلامی ئێران بە هەزاران کەسی تاوەکو ئێستا بە شێوەیەکی وەحشیانە و جەنایەتکارانە کوشتووە. لەگەڵمان بن بۆ بینینی ئاکسیۆنەکە. هاوڕێیان دۆستان و ئازیزان ئەوانەی کە هاتوونە سێرە زۆر سپاسانەکەین. ئێمە لێرە کۆبووینەسەوە دژ بە کۆماری ئیسلامی ئاکسیۆنێک لێرە ڕێک بخەین و نیشانی بدەین کە نەتەنیا ئەو خەڵکانەی کە لە ئێرانە دەژین لە کوردستانە دەژین و لەژێر و فشار و زەختەدان مەلیۆنها کەس لە دەرەوەی وڵات بەدەستی ئازار و ئەشکەنجە و ئەو زوڵم و زۆرانەی کە لە ئێران کراوە ئەوانیش دژایەتی خۆیان نیشان دەدەن بە کۆماری ئیسلامی. ئەگەر ئینتەرنێت قەت دەکا، ئەگەر خەڵک دەکوژێ لە خیابانەکانە و تەنیا جوابێکە بۆ ئەو خەڵکە ناڕازیە هەیەی فیشەک و گولەیە، ئەوە هەر هەند ملیۆنها ئینسان کە کۆڵ ناتن. وجا کۆماری ئیسلامی ئەوەڵین جاری نییە کە کوشتار دەکا، ئەوەڵین کوشتاری لە کوردستانەوە دەستی پێکردووە بە فەرمانی خومینی هێرشیان کردووە سەر کوردستان. دوایەکەی دوای شەڕی ئێران و عێراق هەزاران ڕۆڵەی ئەو خەڵکەی لە ناو زیندانەکانە بە حکمێکی خومینی ئەعدام کردووە. دوایەکەی لە شۆڕشهای جۆرە و جۆرە بازم خەڵکەکانیان خەڵتانی خۆیان کردووە، هەتا هاتووینە سەربەرترەوە ئەو خەڵکە لە نەداری، لە نەهامەتی، لە زۆڵم و زۆرهایەکی جیاواز، نەتەنیا زۆڵم و زۆرهایە کە مەسەلەن لە ژنان دەکرێت یا لەو نەتەوانە یا لە کرێکاران و زەحمەتکێشان کە بە بەرچاوی خۆمانەوە کۆڵبەرانی کوردستان دەبێت لە سەرما و لە ئاگر و لە بەرمین و لە خستنە خوارەوە و لەبەر فیشەکی نیروی انتزامی و هەموو ئەوانەوە هەریکی نان تیکێکی نان دەست دێرن یا ئەو سۆخبەرانەی لە بەلوچستان هاوکارە دەکرد، یا لە ملیۆنها کرێکاری مهاجر کە لە ئەڕۆنە وڵاتانی دەوروبەر دەڕۆنە شارەکان و هەر لەو کەسانەی کە گیانیان بەح کردووە لەو تەزاوراتانە بەشێکی زۆری هی شارەکانی کوردستان چاوی لێ بکەن هیچ شارێک نییە لەو شارانەی کوردستان کەسێکی لەو سەرکوتانەی تاراندا گیانی بەخت نەکردبێت. جا خۆ بۆ کۆماری ئیسلامی زۆر کەس دەڵێن ئەوە ئاخر هێزیەتی، بەڵام نەهایەتەن کۆماری ئیسلامی هێشتا سوپای پاسدارانی هەیە. سوپای پاسداران دەتوانێت ئەو خەت و ئامانە بکە بۆی کە بەرەی بەر بۆ ئەوە خۆش بکە کە مزاکرە بکە لەگەڵ ئەمریکا. ئەوەی کە ئێستا دەیبینین خەریکی ساز و سەودان ڕێکەوتنن، هەر هەڵدەگەڕێتەوە بۆ ئەوە لە ناوەوە سەرکوت و لە دەرەوە مزاکرەکردن. بەڵام ئەگەر خەڵک ئێوێ نەجاتی بێ، یعنی نەجاتەکە تەنیا لە دەستی ملەتێکدا نییە، لە دەستی هەموو ئەو خەڵکەیە کە بۆ ژیانێکی باشتر تێدەکۆشن. خەڵک تەجربەی ساڵی 57 هەیە، خۆشا ڕۆی خومینی هاتە سەرکار. ئایا شتێ بە نسبەتی ئێمەوە گۆڕا؟ هیچ شتێ نەتەنیا نەگۆڕا، خراپتریش بووە. یا بۆیە ئێستا ئەگەر ئەو کەسانەی کە ژیانێکی باشتریان دەوێت، چە لە خەڵکی کوردستان کەوە 100 ساڵە بە دروستبوونی دەوڵەت نەتەوە لە ئێراندا هان لە ژێر زوڵم و ستەما، چە ئەو نەتەوەکانی تر، چە ژنان کە هان لە ژێر فشار و ستەما و نهایەتەن دوای شۆڕشی ژنجیان ئازادی کۆماری ئیسلامیان وادار کردووە بە پاشەکشە.
و یا چاو پرێکارانەی کە بەدەیان دەرەجە لەژێر خەتی فەقرە دەبێسکی مناڵەکانیان تێرکن پوریان نییە مناڵەکان جێ دەمێنن لەوەی کە بڕۆن بۆ مەدرسە ملیۆن ها مناڵ هەیە لەسەر شەقامەکانە ئینسان هایەکە کولیەیان دەفرۆشن وا دەتوانن ژیان بکرد جا هەمووەمانە معلم هایەکە هەر لە ڕۆژی هاتنە سەرکاری ئەم کۆماری ئیسلامیەوە شەڕیان کردو هەر ئەمڕۆ دوو سێدانیان هەر لێرە حزوری هەیە جا هەموو ئەوانە هێزێکە بۆ گۆڕانکاری بەڵام دەبێت ڕێکخراو بن یعنی ڕێکخراو بن لە بەرامبەری ئەو هێزەی داگیرکار و هێزی سەرکوتکەری کۆماری ئیسلامیدا دەبێت ڕێکخراو بن مەیدانی شەڕە مەیدانی ململانێ لەگەڵ حکوومەتێکدا کە لە هیچ کوشت و کوشتارێک بینیومانەی تر بە چاوی خۆمان بینیومانە هیچ ترسێکی نییە وە دەیکات و ئەگەر بێتە پای مێزی مزاکرە زۆر کەس هەدا وڵاتانی غەربی دەتوانن چاوی خۆیان بخۆجێنن لە ئاستی ئەو جەنایەتانەی کۆماری ئیسلامیشدا ئەمەوێەوە بڵێم خەباتی ئێمە و ئەو خەباتەی نەتەوەکانی تر و بزوتنەوەهای تر بزوتنەوەی ژنان بزوتنەوەی دانەجووی بزوتنەوەی کرێکاران زوتنەوەی ئەو کەسانەی بۆ لە بینچوونی محیتی زی شەڕەکەن ژینگەیان بەلاوە مهمە شتایەکی مهمە و ئەو شتەیشە کە کۆماری ئیسلامی لە ئەو مێژووە نەکبەتبارەی 48 ساڵەی توانیوێتی بەردەسی بێرێ شەڕی بینی ئەو نەتەوانەیە شەڕی بینی نەتەوەی کورد نەتەوەی فارس نەتەوەی عەرەب نەتەوەی تورک یعنی دوژکردنە دوژمنی ئەوانە لە هەنای یەکتردا و خۆی لەسەرەوە زاڵبوون بەسەر ئەو کێشانەدا ئەوەی کێشەی ئێمە ئەوەیە شەڕکردنە بۆ دنیایەک بۆ کۆمەڵگایەک کە هیچ کام لەو نەدەوانە زۆر وازار نەبین قسەکردن بە زمانی دایکی خوێندن بە زمانی دایکی کولتوری هەرکە هەر جۆرێکی پێ هەز دەکات پۆشینی لیباس بە مێری خۆت کەس نەتوانێت زاڵ بێ بەسەر تا کەس نەتوانێت پێت بڵێ چۆن لیباس کەیتە بەرت کۆمەڵگەی لابردنی کۆمەڵگایەکی پیاو سالار کۆمەڵگەیەکە لە نێویە لانی کەم هیچ ئینسانێک مەجبور نەبێ کۆڵبەر بێ هیچ ئینسانێک مەجبور نەبێ لە پرسیا لەسەر خیابانەکان بێ ئەوانە شتایەکە کە دەبێ ئێمە وەکو خۆمان شەڕی بۆ بکەین و تەنیا بە ڕوخانی کۆماری ئیسلامی شتانە حەل نابێ ئەگەر بیری لێ نەکرێتەوە زۆر کەس زۆر هێز هەلێستەوە دیفانیان دووریوە بۆی کە و شۆڕشە بکەنەی خۆیان و ئێمە نابێ و ئیجازە بدەین و سەفی خۆمان لە بەرابەر هەم کۆماری ئیسلامیە و هەر هێزێکی تر کە ئێوێ لە بانسەری خەڵکەوە ئەو بزوتنەوە بکە بە هی خۆی سەفەکانمان متحدتر بکەینەوە هەر بژین و جارێکی تر زۆر زۆر بەخێرات. بەڵێ بینەرانی تەلەڤیزیۆنی کۆمەڵا ئێستاش هاوڕێ ڕێزان نووریمان لەگەڵدایە کە پوری ڕۆبینا ئەمینیانن ئێمەش لە لایەن تەلەڤیزیۆنی کۆمەڵەوە سەرخۆشیان لێ دەکەین بەخێر بێن بۆ کۆبوونەوەی ئەمڕۆ و هەدەفتان لە نەقشتان و هەدەفتان کە ئەمڕۆ ئێوە لێرە کۆبوونەتەوە چییە لێرە؟ سپاسگوزارم لە خۆتان و شەبەکەکەتان مەمنونم کە ئێوەش حضورتانەز لەم ئیجتماعە لەم تەجەموعە و دەنگی ئەم جەماعەتە کە لێرە کۆبوونەسۆ ئەعلامەکەن بە تەواو ملەتی ئێران و مەنتەقەی کوردەواری خۆمان. من لێرە حضورم هەست بە خاتر ئەوە ڕۆبیناگیان وەک هەزاران جوان خۆمان لە ئێرانە بە ناحەق فقط بە خاترەوە دەنگێکیان بەرزۆ کردووەسۆ بە شەهادەت گەیون و گیانیان لەدەست داوە. ئێمە لێرە حضور پێیاکەین کە بێژین سدای ملت ئێرانین سدای ملت کوردەوارین کە ئەم ڕژیمە دیکتاتورە سایانی خەفە کردووە و ئیجازە نادەن کە دەنگیان بەرزۆ بێتەوە بە سەرکوبکردن و بە خوێن ڕژاندنیان لەبان شەقامەکانە فکرەکەن ئەتوانن ئەم حکوومەت خۆیانە ئەم حکوومەت فاسدیانە کە واقعاً مەشروعیەتی نییە بەلای هیچ وڵاتێکۆ گەرەکیانە ئیدامەی بن. ئەوان دەنگ ئەوانیان بەستووە وەلی دەنگ ئێمە کە هاین لێرە ناتوانن ببەسن و بە دەنگی بەرز فەریاد هەڵەدەین دەنگ بەرز دەکەینەوە ئێژین ئێوە ئەشە حتمەن بچنە دەرۆ ئەگەر نەچن خۆمانەتان کەینە دەرۆ. نێرانی ئازیز ئێستاش هاوڕێ شاراممان لەگەڵدایە هاوڕێ شارام بەخێر بێن بۆ ئاکسیۆنی ئەمڕۆ. سپاس. هاوڕێ شارام هەدەف لە ئەم کۆبوونەوەانە و ئەم ئاکسیۆنانە لە دەرەوەی وڵات لە چیدایە؟
لە ڕاستیدا وەکو کوردانی دەرەوەی وڵات هاتوین پشتگیری خۆمان ڕاگەێنین بۆ خۆ پێشاندەر بۆ کەسانێکە کەسیان لە دەستاوە بۆ دژایەتی لەگەڵ ئەو ڕژیمی ستەمکارە هاتوین ئەو شتە وەکو پشتگیری ڕابگەێنین بە تەواو دنیا بە خەڵکانی دەرەوەی کوردستان و ئێران. بەڵێ زۆر سپاس بۆ بەشداریکردنتان. من ڕادا فاتحی لە ئازای خانەوادەی گۆرەی دادخوازانم و ئیمڕۆ لەم تەجەموعە شرکەتم کردگە کە هاودڵی خۆم نیشان بم تەک مردمە ئێرانە تەک مردمە زەخم دیدە ئێرانە لەم ڕۆژگەرە کە ئینتەرنێت قەتە و هیچ دەستڕەسییان نییە بە دەرۆ ئێمە ئەشی سای ئەوان بین لە ڕۆژگەرێکا کە نازانین ئەگەر ئینتەرنێت وەسڵ بێتەوە چه فاجعەی گۆرەتت لە پشت ئەم مەسئلە بێ ئێمە ئەشی سای ئەو کەسکەرە بین سای ئەو بریندارگەرە بین سای کەسکەرێک کە هانە ناو زیندانەکانە ئیسا و هان لەژێر شکنجە تەقازا ئەەکەم لە کەسکەرێکە خانەوادەکانیان کەسێکیان هان لە زیندانە حتمما ئەتلا ڕسانیکەن حتمما ناویان ئەکسیان انتشار بن کە لە بێسەداییە خاموشیان نەکەن. ئومیدوارم ڕۆژێ بگەیت لە ئێرانە ئازادە و لە کنار مردمە وەتەنمانە حدەقل ئەم زامگرمانە لە کنار یەکە ئاسوودەکەین لە کنار یەکا بین. ئێران لەبەر تاریخ و تەحوڵاتێکی گەورە قەرارێ گرتووە. سەرنوێشت ئێران دیارە لە ئێرانە دیاریەکردێت وەێ باوەڕکەن بۆ تەواو دنیا معنیدارە تەواو دنیا بە چاوێکی انتزار و تواشای ئەم تەحوڵاتی ئێرانەکات. ئێمەی بڕۆ لێرا کۆبووینەوە بۆ پشتیوانی خۆمان دووبارە دەربڕین لەم ئێترازاتە لە ئێرانەوە هەروەها وەحشیگەری جمهوری ئیسلامی لە ئێرانە محکوم بکەین و مطمئن بن ئێمە تەنیا نین زۆر کەسان لەم دنیا هەن کە هەروەکو ئێمە پشتیوانی ئەم ئێترازاتی ئێران. ئێمە ئیمڕۆ هاتکینە ئێرە لەم بەرنامە کە دەنگی مردمی مبارزی ئێران بین کە هاتنەبان خیابان کە بەرئەلەی سیستەمی فاشست ئیسلامی بن دنیان بەرزۆ کردووە و واقعاً قەتڵ عام ئەوەن لە هەر ڕۆژ چەند ڕۆژەکە ئینتەرنێت و کۆمونیکاسیۆنیان لێ قەت کردگا ئێمە گەرەکمانە نیشان بین ئێمە سای ئێوە ئەژنەوین باوجودەوە کە ناتان تەکمانە تەماسکن ئێمە سای ئێوە بە تواوی دنیا ئەگەینین. بەڵێ منێکی مرۆ بەش بە حاڵی خۆم لێرە بەشدار بووم لەم کۆبوونەوە 5 ڕێکخراوەی سیاسی فراخانیان داگا کۆمەڵە ڕێکخراوەی سازمانی کوردستانی ئێرانی یەکێ لە سازماندەرانی ئەم ئاکسیۆنە بوو کە بتوانین دەنگی خەڵکە هەموو شتێکیان بەسکە لیان لە ئینتەرنێت و لە تەلەڤیزیۆن و لە حتا ماهوارەکان و دیشەکانێکیان لیان جەم کردگەسە و کە بە هیچ عنوان نەتوانن ئەو کوشتارە و ئەو سەرکوتەکە جمهوری فاشیستی ئیسلامی بەسەریانە ئەیکا نەگەیەتە دەرەوە و نەتوانن وڵاتانی دەرەوە ئاگاداری ئەو کوشتارە بکەن. ئێمە هاتوین دەنگی ئەو خەڵکە بین بیگەینین بە ئۆرگانگەل و سازمانگەلی ئاڵمان و دەرەوەی وڵات کە ئێوە لانیکەم ئەگەر ناتوانن یارمەتی ئەو خەڵکە بن کۆنتاکت قەتکەنتەکە و ڕژیمە فاشیست و هارە کە ئێمە بتوانین بەرحاڵ بە پشتوانەی ئەو خەڵکە بە مبارزاتی ئەو خەڵکە بتوانین ئەو ڕژیمە دیکتاتۆرە لە ئێرانە دەرکەین و بتوانین سیستمێکی عادڵانە و سیستمێکی مردمی لێنا بێرینە سەرکار. هەر بژین و سپاس. بەل لە هەر شتێک لەم تەرێقە و هاودەردی خۆم لە تەک خانەوادەی ئەو ئازیزگەلەوە لە چەند ڕۆژ گوزەشتە گیانیان لەدەستا و ئەتوان ئەشێ بێژم دەست تەکتەکیان بە گەرمی ئەگوشم ئەو هەموو شجاعەتە و واقعاً بێنەزیر بوو. ئیمڕۆ ئێمە لە شاری کۆڵنا لە منتەقێک لە شاری کۆڵنا جەمەوە بووینەوە جەمەوەبوونەکەیشمان بۆ حمایەت و پشتیوانی لە مردم شجاع ئێران بوون لە چەند ڕۆژ گذشتە لە خیابانەکانە بوون نەفقەت دەنگیان بەڵکو ئێمە توانیمان یا تەلاشمان ئەوەسە کە بەڵەنگووی ئەو دەنگە لە بین بە بڕوای من ئەم نۆ حرەکاتە حرەکاتێکی مۆسبەتە ئەشێ لەمەیچە زیاتر لەمەیچە گەورەتر لەمەیچە ڕەساتر دەنگ خەڵک بە تواو دنیا بگەینین قەرز و هەدەف ئێمە یا شخص خودێ من و مطمئنم کە فرێک لەو بەشدار بووانەیش ئەوانی شەر ئاوا بووە کە ئێمە دەنگیان بە ئەم دەوڵەتکە لە بگەینین و پیان بێژین کە تەنیا حمایەتکردن ئەوان یا ئینکە بێژن ئێمە دەنگیانمان ژنەفت یا مۆتەئەسفین بۆتان یا وەک ئەوەی کە لە ژنجیان ئازادیە ئێمە شاهدی بوون هاتن قژەکانیان بڕی ئێمە گەرەکمانە پیان بێژین نەخێر ئەوە کافی نییە.
ئەوە ڕێگە حەل نییە ئێوە ئەشێ قامگەل عملیتر جددیتر هەڵبگرن ئەشێ سفارەتخانەگەل ئەم جێنایەتکارگەلە بۆ وەسکێت ئەشێ سپای پاسەران کە ئێمە ساڵهای ساڵە داوا ئەکەین بیان خەنە ناو لیستی تۆریستی ئیتر لەمە وازەحتر چیان گەرەکە بوێنن لەمە کە ئالعانە قەتڵە ئامیان خستە ڕێگا ئیتر لەمە وازەحتر وجودی نییە هیوادارم کە چاویان باز بکەن هەرچەند مطمئنم کە ئەوانیش لە ئێمە باشتر ئەزانن وەێ متەئەسفانە لە بەخشن لە جێگەگەلێکە چاویان ئەوەسن ئەوە هەدەف و قەست ئێمە ئەمە بوو و من مطمئنم کە مردم ئێران نجاتیان ئەوێ سەرکەوتوو ئەوەن چۆن ڕێگەیەکتر وجودی نییە ئەوان ئەزمیان جەزم کردووە کە بە سەرکەوتووی بگەین. بێرا ڕێز و حرمەت بۆ ئێوەی خۆشەویست دیارە ئیمڕۆ ئێمە لێرا کۆبووینەتەوە ناڕەزایەتی خۆمان دەدەبڕین سەبارەت بە نەبوونی ئینترنێت سەبارەت بە کوشت و کوشتاری خەڵک لە ئێران و بەتایبەتەن شارە کوردنشینەکان هیوادارم کە ئەمە دوایین جار بێ کە ئێمە ئاکسیۆن بە جشت بە جمهوری ئیسلامی لە دەرەوەی وڵاتەگرین و بتوانین بە یەکەوە هاوپەیمانیەک دروستکەین جشت بە کۆماری ئیسلامی. ئەمڕۆ ئێمە وەکو کوردانی دیاسپۆرا هەمومان لێرە بە بانگەوازی حزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان کۆبووینەتەوە بۆ ئەوەی دەنگی گەلی چۆساوی خۆمان بین گەلی قارەمانی خۆمان کە بە قارەمانەترین شێوە هاتوونەتە سەر شەقام بەتایبەت لە ئیلان مەلەکشایی ئابدانان لۆڕستان بە شێوازێکی زۆر قارەمانانەوە بۆ ئێرانە هاتنە سەر شەقام و ئەو ڕژێمەیان هێنایە چۆک هەروەها هەروەک دەزانن کۆمەڵکوژیەکی زۆر ببێنە و زۆر درڕندانە دژی گەلی ئێمە لە ڕۆژهەڵاتی کوردستان و هەروە دیکەی گەلانی چۆساوی ئێران کراوە زیاتر لە 23,000 کەس لە چەند ڕۆژێکا کوژراون جنایەتێکی زۆر درژی مرۆڤایەتی کراوە لە سەرمانە لێرە دەنگی گەلی خۆمان بین دەنگی ئەوانەی بین کە ڕژیم دەهەوێت بە چڕاندنی هێڵەکانی ئینترنێت و هێڵەکانی پەیوەندی دەنگیان کپ بکات ئێمە لێرە دش بۆ کپکردنە دش بۆ کۆمەڵکوژیە وەستاوینێتەوە بۆ ئەوەی دەنگی گەلی خۆمان بین دەنگیان بە هەموو جیهان بگەینین کۆمەڵگای نێودەوڵەتی ناچار بکەین کە کاردانەوەیان بەرامبەر بەم کۆمەڵکوژیە هەبێ لانیکەم باڵێزەکانی ئەو ڕژیمە پەتوسێدارە لە وڵاتەکانیان دەربکەن باڵێزخانەکانیان دابخەن پەیوەندیەکانیان لەگەڵی بچڕن ئێمە ئەو کارێکە لێمان دێ لێرە دەبێ بیکەین. بەڵێ بینەرانی تەلەڤیزیۆنی کۆمەڵا ئێستاش هاوڕێ نسانی نەودینیانمان لەگەڵدایە و پرسیارێکی ئاراستە دەکەین بەخێر بێنە هاوڕێ. زۆر سپاس دەکەم ماندوو نەبن لەو بەرنامە و زۆری کاری بۆ دەکەن سپاس بۆ تۆ بەڕێزی زۆر سپاس. هاوڕێ نسان ئەم جۆرە ئاکسیۆنانە ئەم جۆرە کۆبوونەوانە لە دەرەوەی وڵات چه تەئسیراتێکی ئەبێت لە جەنایەتەکانی کۆماری ئیسلامی کە لە کوردستان و ئێران خەریکە بەڕێوەی دەبا؟ قەتعەن تەئسیراتێکی زۆر کارسازیە بێ بۆ دەلیلەکە ئەو ڕۆژ جامعەی ئاڵمان ئەفکاری عمومی لە ئاڵمانە یا لە ئەوروپا هەمویان تقریباً تەلەڤیزیۆنی ئاڵمان هەموو وەختێ هەموو ڕۆژێ چەند جار ئەو جەنایەتە ئەو کوشتارە ئەو حەمامە خوێنینەکە جمهوری ئیسلامی لە ئێرانە ڕێخستووە لە 18 تا 21 ئاگادارن دەرنەتیجە هەر دەنگێک بەتایبەت ئەگەر دەنگێکی هاوکۆ بێ هەر دەنگێک بگاتە گوێ کۆمەڵانی خەڵک لە مەحکومیەتی ڕژیمی جمهوری ئیسلامیە تاسیری هەیە تاسیری هەیە لەسەر کۆمەڵانی خەڵک لەسەر پارلەمانەکان لەسەر ئەو کەسانەی وا کاربەدەستن و بەتایبەت ئەفکاری عمومی بە هەر دەرەجەیە ئێمە بتوانین لەسەر ئەم جەنایەتە بێسابقە کە جمهوری ئیسلامی ئەنجامی داوە متەلع بکەین بەسیجی بکەین پیان بڵێن تاسیری هەیە بۆ ئەو دەلیلە لە ئێرانە فاجعەیەک ڕوویداوە کە هیچ کە ناتوانێت لەسەری سکوتکە و ئەمە کۆبوونەوانە کە ئەوڕۆ لە چەند جێگەی شاری کوڵنابووە قەتعەن تەسیراتێکی زۆری هەیە ئومیدوارین ئیلتیامی گۆشەیەک بچووک لە برین و زەخمی ئەو عەزیزانە کە عەزیزەکانیان لە دەستاوە ساڕێژ بکە و پەیامێ بێ بۆ هاوپشتی و هەمبەستگی لەگەڵ کۆمەڵانی خەڵکە لە ئێرانە. بەڵێ بینەرانی تەلەڤیزیۆنی کۆمەڵا ئێستاش هاوڕێ هەڵمەتی پایبەندیمان لەگەڵدایە و چەند پرسیارێکی ئاراستە دەکەین. بەخێر بێن هاوڕێ هەڵمەت بۆ کۆبوونەوەی ئەمڕۆ. زۆر سپاس بۆ ئێوە بۆ ئەم دەرفەتەکە بوومتان ڕەخسان و هەم لە خەمەتانەوە فەرموو. هاوڕێ هەڵمەت هەدەف لە کۆبوونەوەی ئەمڕۆ چییە کە 5 حیزبی سیاسی لە کوردستان فەراخانیان بۆ داوە؟
ئەم پەنج حێزبە سیاسیە کە بە یەکەوە مدەتی کە بە یەکەوە هەماهەنگیان کردەوە بە یەکەوە کارەکەن و مرتب ئاکسیون و تەظاهرات لە ئاڵمانە بەڕێخەن بەیسڵاح بەرەو بەڕێوە بن ئیمڕۆژ بە تایبەتی ئەم تەظاهرات و ئاکسیۆنەکە لێرە بەڕێوەچێت لە مینرە پلاتسا بەیسڵاح لە شاری کۆڵنا بۆ پشتیبانی لەو جونبشەسەکە لە ئێرانە خەڵک خوێنیان بۆ داگە خەڵکێکەبان بە ئامارێکە ئێژن 12,000 یا زیاتر خەڵکیانیان بەخت کردگا ئەم ئاکسیۆنە و ئەم تەظاهراتە و ئەم پەنج حیزبەکە لێرا کۆبوونەسەوە و ئەم خەڵکە نزیک بە 1000 نەفەر لێرا جەمە بوونەسەوە بۆ پشتیبانی لە تەظاهرات و لە حەق و حقوقی ڕاستەقینەی ئەو خەڵکەسەکە داوای مافی خۆیان نەکەن داوای مافی ئازادی ئەکەن داوای کار و نانەکەن شێ لەوە زیاتر داوا ناکەن بەڵام لە مقابڵیا جمهوری جنایەتکاری ئیسلامی خەڵتانی خوێنیانی کردگا لە نەتیجە ئدامەی ئەم ئاکسیۆن و تەظاهراتە ئەتوانێت بگەیت بە ئەم وڵاتە ئاڵمان بە کشوەرگەل ئوروپایە بە تایبەت ئاڵمان کە لێرە هەست دەنگی ئەو خەڵکە کە لێنا ئەکوژگن لێنا ئەگیرگن لێنا شکەنجە ئەکردن ئیعدامەکردن دەنگی ئەو خەڵکە بگەیت بەم دەوڵەتگەلە کە بتوانن ئەم دەوڵەتگەلە لا ئەقل پشتیوانێکی معنەوی بکەن لەو خەڵکە لەناو خیابانەکانە بەم حکوومەتە هار و دەڕەندەی جمهوری ئیسلامیە بێژن بەسەی تر و سعی بکەن ئەم حکوومەتە بالاخره بە چۆک دابێت وەلای بن و لەبان سەر ئەم خەڵکە و 47 ساڵە ئەم حکوومەتە کوشتار و قەتڵ و ئیعدام و زیندان و شکەنجەی غیرەزەوە شتێکی نەبووگە بۆ خەڵکی کە داوای مافی ڕەوای خۆیان نەکەن خەڵکی کە داوای ئازادی ئەکەن داوای بەرابەری ئەکەن داوای حەقی ژیانێکی ئینسانی ئەکەن بەڵام لە مقابڵ یا بە ڕەکباری ئەسلحە و بە گلولە و بە فیشەک ئەکوژگن شادیە ئەمڕۆ سەیری شەقام ڕۆژاوە دیکتاتۆر کەوتو نەخۆ دیتر ناهێڵی زۆرداران دەریاکان پڕکەم لە ژار نانی سفرامان بڕفێنن بزە و ئاواز بەن لەدار ناهێڵین چیتر سەرمایە ئێسکی دنیا بکرۆژێ تێکارم ڕەنجەڕۆ بندارە گەنجام بنهۆشێ هەڵداکەین ڕیشەی ستەم نەگرش گۆشەی دنیاوە بژی خەبات بۆ یەکسانی لە شیری تا ڕۆژاوە یەکسانی ژنان و پیاوان ماڵای سووری نەجاتە پێوسالاری و کۆن پەرستی دەسڵی ناوە خەباتە هەر لە سنە و هاوارگەی هەتا بەیروت و تاران لە بەغدا تا سانتیاگۆ لە ماڵین زۆرداران لە ئاسمانە خۆر هەڵ دەکەن یەکسانی دێنینەوە ئازادی کوچە و سەما بەرە و ئێمە دەگرن ماڵ کاتی ڕاپەڕینە مژدەی شادیە ئەمڕۆ سەیری شەقام ڕۆژاوە دیکتاتۆر کەوتو نەخۆ ئیتر ناهێڵین زۆرداران دەریاکان پڕکەن لە ژار نانی سفرامان بڕفێنن بزە و ئاواز بەن لەدار ناهێڵین چیتر سەرمایە ئێسکی دنیا بکرۆژێ تێکاران ڕەنجەڕۆ بندارە گەنجام بنهۆشێ بەڵێ بینەرانی تەلەڤیزیۆنی کۆمەڵا ئێستاش گەیشتە کۆتایی ئاکسیۆنی خیابانی لە شاری کۆڵن وڵاتی ئاڵمان هەر سەرکەوت و سەرفراز بن.